دوای زیاتر لە 10 مانگ لە داخستنی ئەمڕۆ بە شێوەیەکی فەرمی ڕێگای نێوان هەولێر کەرکووک لە ناحەی پەردێەوە بەڕووی هاوڵاتیان و گەشتیاراندا کرایەوە. هاوڵاتیانکردنەوەی ئەو ڕێگایە بۆ بەرژەوەندی گشتی و کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ با گرنگ دەزانن و سەرۆکی شارەوانی پەردێش داخستنی ئەو ڕێگایە بۆ ماوەی چەندین مانگ بە زیانی ئابووری بۆ سنوورەکەیان لێک دەداتەوە. پەیوەندی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان عێراق بتەوتە دەبێتن و ڕوودانی هاتوچۆ کەم دەبێتەوە لەو ڕێیانە خەتەر بۆ ڕێیان ئەولا ڕێگا نزیک بوویتەوە لە گەشتیاران و لە هەموو نایەشەوە زۆر باشە. ئەو کردنەوەی ئەو بازگەی ساکرد زۆر قازارێکی زۆری هەیە لەوە مەنتیقەکەمان لەوە پێشدەرێکی زۆری هەبوو هاوڵاتیان و خاستەنی شارچکەی پردێ خۆتەزانی تیجارەکە هەموو لەو ناوانە بوو هەموو لەو لەسەر شارعانە بوو ئەوانە هەموو زۆر زەرمە بوون والحەمدە ئینشاڵڵا ڕێگە بۆەوە زۆر ئیستیفادەی باشی دەبیتن بۆ تیجارەتی ئەو هاتوچۆی و قازازی اقتصادی و مالی بۆ منتیقە زیاد دەکەی ئینشاءڵڵا. با پێی ڕێکەوتنی نێوان هەرێم و ناوەند سەیتەرەی هاوبەشی نێوان پۆلیس و ئاسایش و پۆلیسی ئیتیحادی دەبێت و لە پردێەوە بەرەو هەولێر بەدەست هەرێمەوە دەبێت و لە هەولێرەوە بەرەو پردێ بەدەست پۆلیسی ئیتیحادیەوە دەبێت. بە پێی بڕیارەکان تا دوای جەژن تەنها ئۆتۆمبیلی بچووک دەتوانێت هاتوچۆ بکات. عەبدولخالق تەڵعات سەرۆکی وەفدی هەرێم بۆ دانوستانەکان دەڵێت تەنها یەک بازگەی هاوبەش دەبێت و بازگەی شێراوەشی هەرێمە و تا هەولێر هیچ سەیتەرەیەکی تر لەلایەن هەرێمەوە دانانرێت. سەبارەت بە دانانی سەیتەرەی گومرک لەلایەن پۆلیسی ئیتیحادیەوە فەرماندەی ئەو هێزە دەڵێت پەیوەندی بە بەغدادەوە هەیە و ئەوانیش لیژنەی تایبەت دەنێرنە بازگەکە. چاکردنەوەی دەستەکە دوو مەرحەلەیە. مەرحەلەی یەکەم ئەوە لەسەر ئەستۆی بەڕێوەبەرایەتی گشتی ڕێگاوبانی حکوومەتی هەرێمە. مەرحەلەی دووەم دەکەوێتە سەر بەڕێوەبەرایەتی گشتی ڕێگاوبانی کەرکووک کە ملیارێک دیناری دەوێت بە 6 مانگ تەواو دەبێ و خەڵک دەتوانی بازادە لە سەرچرەکان هەرچۆ بکات. مەکاتیە و بۆ ماوەی ئێستا دوای جەژن دەست دەکرێت بە چاکردنەوەی پردەکە. پەیوەندی بە ئێمەوە نیە. هیچ گومرگێک لێرە داناندرێ و هیچ گومرگێک پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە نییە و لە هیچ کۆبوونەوەیش باسی گومرگمان نەکردوون. هیچ سەیتەرەمان نەما یەک سەیتەرەیە ناکاکە ئەوە یەک سەیتەرە ڕئیسی و هیچ سەیتەرەیت کە نییە. لەلایەنی حکوومەتی هەرێم و تەنها یەک بازگە هەیە. بازگەک لێرە بۆ مشتەرەکە تەنسیقەکەیە بازگەی ڕئیسی لەوێ و هیچ بازگەیت کە لەو ناوچەیە نییە. دانانی سەیتەرەی گومرک پەیوەندی بە حکوومەتی ئیتیحادیەوە هەیە. دوای ئەوەی جێگاکەمان دیاری کرد لیژنەیەکی تایبەت دوێنێ لە دەستەی گومرکی عێراق سەردانی ئێرەیان کردووە گەیشتوون بە بڕیاری باش لەو بارەیەوە. سەبارەت بە ئاسایشی ڕێگاکە هێزەکانمان لەو سنوورانە بڵاویان پێکراوە و سەیتەرەمان دەبێت و ئاسایشی ڕێگاکە دەپارێزین. لە سەروبەندی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و ڕۆژانی دوایی شەڕ و پێکدادانەکانی پێشمەرگە و هێزە عێراقەکان لەو ناحەیە جگە لە دۆخێکی ئەمنی خراپ بۆ ناوچەکە تەقانەوەی پردی ڕێگای سەرەکی نێوان هەولێر کەرکووکی لێکەوتەوە کە لە ڕووی ئابووریەوە زیانی بە ناوچەکە گەیاند و جوڵەی بازرگانی و گەشتیاری لەو سنوورە وەستان. ئەمەش تەنها بە زیانی دانیشتوانی ناوچەکە کۆتایی هات. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام ناحەی پردەی سەر بە پارێزگای کەرکووک.